پشتی کو پارتا دموکراتا کردستان لزینا ورته چند بجن بلگهت سابازی درست کردن به افکاریا میتا ترکیه لی میتا ترکیه هاتا پیش کل گریلای پارتا کارکرین کردستان بدت و به افکاریا پارتا دموکراتا کردستان لی مدید هزا پیشمرگه او شاندیه بو زینا ورته لبجن دبرا بالاکایتی ها بو پارتا دموکراتا کردستان نچو سرج برکو او هزا پیشمرگه هزکان اجتماعی بو پیکات بجی همید حزب و تخوشیندیتی تدابو بس لویره یکی بو پارتی دموکراتا کردستان نچو سر پلانا پارتی دموکراتا کردستان شکست آنی مجبور بو ریک کادی گرتبر او جی بو کو به هفکاری میتا ترکیه هزکا تایبت درست کریه او جی هزا روش یا گولان کو یا تایبته نك يا بنمالا بجن مسعود بارزاني يعني بجن بارت ديمقراطي كردستانية خدي بنمالا هم أبا نهزة كان اجتماعية واتا أبا هزة كاتني بارت ديمقراطي كردستان وش بجن تعبير الرأي بنمالا بارزاني خدي بنمالا بارزاني تيا بجا راستي أب هالوستين بارتي يعني بجن أفكر يعني بارتي دنا هذا جلك مترسي دار سر أمنية قومي عشان سر آسایش جواکی خلکی و سر خودی جوپولوتیک هریما کردستان جی یعنی گلک نمایا به هفکاری پارت دموکرات کردستان هر مالا که دا میته که تدا درست که بری نوکه پارت دموکرات کردستان بیشتر میتا ترکیه لهرمی یعنی بیشتر چند باجرا چند کس گروپ پک آنین با کمیته درست که بس نوکه دولت داگیرکاری ترکیه به هفکاری پارتی هن نزدیک بویا هن گلک نمای خود ناف خزانه دا ناف مالباتا خلکی دا میته درست کرد راستی دن هادا روشا بادینان بجن روشا هریما کردستانی و تایبتی جی جد صلاة پارت دموکرات کردستانی گلک برا آقاره که خراب چیتن ام روزانه بینین روزنامه‌وان دهنه گرتن سر تکدانا بجن تومتت به بنما لسر سوشیال میدیا تینه گرتن دومایی که مادیوان دهنه گورین و دومایی که الحمیان مزنتر و او ما دست به که کوپی هاتی گرتن یعنی دادگاه داخواست کردیم سروی ماده نه هیت دادگاهی کردن یعنی سروی حساب نه هیت گل کردن بیشن سر ماده تیه تونتر اوجی تکدان امنیت قومیه راستی دنها دا شیراز بیشن جواکیا هریما کردستانی و بتایبتی جیجه صلاة پارت دموکراتی کردستانی گلک تک چویه بسیار که جه خدا یا راستی ارمان جا پارت دموکراتی کردستان دنها دا به همین شکلی که به همین وقت روزنامه‌وان امید بینین اف حکومتانها برس مسعود بارزانی بگیرش خود سلکه که عسکریتی هاتی میشین سلکه که حزبی عسکریتی و استخباراتی هاتی و علی تتر پارزگار دهوکی دنها دا اوجی سلکه که عسکری هاتی واتا یعنی بشوی که گشتی پک اینانا کابینه نه ابسروکاتی مسعود بارزانی کابینه کا سربازیه واتا الویره دا پارتی بو چی وید که هفکاری میتا ترکیه و دولت ترکیه دویتن راستی حیمانتی خوب پاریزیدن وات ویتن همی کردستانی داگیر بکرد بس پا ابدی بو پارتی چیتا سر آیا چالاکوان و روزنامه‌وان و خلق بویر بادینان و باجرندین هریما کردستان دل همبر کریت پارتی بدنگ بیت نخیر به گمان مزانیری تمام هنه خلق بادینان لسروان کریارن بقرجن پاری دموکراتی کردستان بدنگ نامینیتن نوکه پارتی دموکراتی کردستان چی کریه او هزکا زور نزدیک 2000 پیشمرگه بناو هزا پیشمرگه بناو هزکان اجتماعی بس زانیاری تمام بردست مدانه او هزانو که پارتی دموکراتی کردستان درست کری بریا دولار نهله بجن ناحیه دینارته و سر به قضا کری همی پیک هاتیش میتا ترکی و هزکا تایبتا پارتی بولدانا گریلاو و بولدانا وان کسن و پارتی بناره خود داریدن خلک کردستانی کس خود نیاره پارتی نزانید بس پارتی هن گندلیه کرینه پارتی هن توانیه کری وجه دورو بری خود همی بدجمین خود زانید اگر نه ام وقت روزنامه‌وان و حوجی وقت روزنامه‌وان وقت چلاینک ام پارتی دموکراتی بدجمین خود نزانیم بس کریارت و راستی دجمین مروایتی نه تو مروی از مروی مالباتا مروی تو هر سر در یکش در وی قانونی در وی یاسای تو برانبری هر کسی که بکی اوها طبیعی خلق وصاب بدنگ نابدن خلق مجی خلق که عشایده راستی وصاب بدنگ نامیتن نوکه شیء که گشتی اوه پارتی دموکراتی کردستان کنی یاری که اقلیمیه و راستی پارتی یاری هست شعور خلق کردستان کتن بس پشت راز من خلق ما و تایبتی خلق برومت باشور کردستان و بتایبتی تر
خەلکێ دهۆکێ و شێلادزێ و خەلکێ باڵەکاتێش بەرامبەر هەلویسێ پارتی دموکراتی کوردستانی بێدەنگ نابیتن. دنهادا ئەموو سات بینین و ئەم سا تەخمینکەن ئەف هەلوێستێ پارتی دموکراتی کوردستان دنهادا لە هەمبەر ڕۆژنەمەوان و چالاکمانی مەدەنی و دبێژن سەر ئاخە هەرێما کوردستانی و خۆ بە حاکما مطلق زانیتن بەلێ هەلوێستێکی دژمنکارانەیە هەلوێستێکی ڕەگەزپەرستیە ئەمە دبینێت ڕۆژانە نزیکی دەستپێکی بژمەتە ئەف ساڵەدا 6 مهێت دەرباز بوویدا نزیکی 3000 گەنجێ وەڵا نزیکی 4000 گەنجێ باشووری کوردستانی و پرانیا وان خەلکی دهۆکن و شێلادزێن یەکچوونە دەربە باشە بچوونێ دەرە ئەوانە هەبوون بەرین و کە خۆ پیشاندان کردی سەر مامۆستایە ڕۆژنەمەوانە چالاکوانە خەلکێ فەقیرە دەخۆزە شۆلێت کەن باشە پارتی هەمیە تۆمەتێ بۆ دروستکردی هەمیێت خینە زیندانێدا و مەجبورن بەرەف دەربە بڕەبن باشە بۆچی پارتی دموکراتی کوردستان بۆچی ڕێکی بۆوان خۆشکێتن بچیتە دەربە باشە پارێ سەرفیدن یعنی ملیارها دلاری دانه دولت داگی کرد ترکیه کووا گنجان بنیرت دربه هر 1 میلیون دلار باشه تو به گنج خو ای گنج دو خو پیشاندانی کرد ای د ناراضی بونه کی کرد و دیدم که دا اف خلک باشوری کردستان به تایبەتی جی دور آبادینن هر خو پیشاندانی کرد باوریتش خود به هتن کسی که ضرر بر یک لعنه و حزبی بارگیت حزبی و یه حکومی کسی نگهاده خلکی ما گلگلش مازن ترا بچی امنیت خلک خود ده اصلا امنیت نهال هریما کردستانی هی خلکی مدنیه خلکی ما یا مامۆستایە ڕۆژنەمەوانە چالاکوانی مەدیە ئەوێ دەستێ دەرەکەی تینێتە ناو هەرێما کوردستانی ڕاستی پارتی دموکراتی کوردستانە و ئەم هەمی وەسا خود بینین بەس دنەهادا بژن چالاکێت جۆر بجۆر هەنە و ئەگەر ئەم خۆشی نەشن سەر ئاستێ دەربە بژن بارس ئەم ئاشکراکەین بنبدا صدان گروپ دروست بوونه لە هەمبەر کریارێت پارتی بێدەنگ نابن و لەسەر دەرڤەژی بێژن هەرێمیژی ئەنجی نێردەوڵەتیژی فشاری گەلە گەلک مەزن سەر پارتە دموکراتە کوردستانی کوڤان دژمنکاریانە بەرامبەر خەلکی خۆ و بەرامبەر نیشتیمانی خۆ بەرامبەر هێزا پێشمەرگێ ڕاوەسنێتن هێزا پێشمەرگێ هێزەکە نیشتیمانیە ئەبخۆ هێزا پێشمەرگێژی شەڕ ناکەتن بە زانیاری تەمام سەرمەهانە خۆزم و کەسێ هەمی پێشمەرگێنە ئەتبێژن چ شکلێکی ئەم ئامادەنینە ئەم بەرهەڤنینە ئەم شەڕ براکوژی بکەن و نەفرەت شەڕی براکوژیت کەن بێژن ئەم ئامادەنینە چونکی پارتی خۆ سەرەدەریوان گەل هێزا پێشمەرگیە خراپە بجا ئەم چەوە شەڕی بۆ پارتی دموکراتی کوردستانیکەن ئەبە نەشەرەت خزمەتا مە ناکەن و هێزا ئەوە پەیاما پێشمەرگەجی ئەنی بۆ ماهاتی بێژن ئەگەر پەکەکە بێژن پەدەکە بێژێتن ئەوە شەڕێکی براکوژیە یانژی دەوڵەتەکە دی هاتی ئەمە داگیرکەتن ئەوێ چه ئەسڵ و ئەساس بوونیە خەلکی مە گەلک نەدیش مەزنترە و خەلکی مە دبینی تا حکوومەتش ئاویە شکست ئینای سلکی پەروەردەی شکست ئینای سلکی خوێندنی شکست ئاینایی سلکی یعنی جواکی شکست ئینایە یعنی سلکی نەمایە لاین نەمایەت حکومڕانێدا هەرێما کوردستانی شکست نەئانی بدن ئەدوێتن ئەف شکستێت خۆ یە حیزبی یە بنەماڵی یە حکوومەتا خۆ بچێتم لاوانەیەکی دەرەکی و دەوڵەتە داگیرکرد دەستێکی دەرەکی بخینتە ناو هەرێما کوردستانی و شکستی خۆت بەشایەدن بەس خەلکی کوردستانی و ڕۆژنەمەوان تایبەتیژی خەلکی بادینە کوفشارگە گەلک مەزن سەروانە هەیە قبیل ناکەن و هەمیش یاریە پارتی تێگەشتینە ئەوە نە ڕۆژەکە و نە جارەکە و نە سەد جارەژی پارتی یا بەردەوامە سەرڤاکریاری خۆ خەلکی مە تێگەشتی و باوریەتە بێت ئەگەر سپێدە شەڕ ڕوو بدەت زانیاری تەمام بەردەستە بدەمە یەک هێزا پێشمەرگەی جبلی وان کەسێک و کوێلێ وانن و بێژنی کرێگرتیە وانن جبلی وان چه هێزەکە پێشمەرگەی ئامادەنیە شەڕێ بۆ پارتی دموکراتی کوردستان بکات